ڕێز و سڵاو بەخێربەی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 33 لاپەڕە 33 ئەو کتێبە لەوانەکانی ڕابردوو هەندێک لە ڕاهێنانەکانم شیتەڵ کردیە. ئەو ڕۆژ گەیشتینە ڕاهێنانی ژمارە 8 لەبەرەوەی هەموویان شیتەڵ ناکەم، چەند ڕاهێنانێک هەڵدەبژێرم شیتەڵیان دەکەم. ڕاهێنانی 8 دەڵێ ئەژمێر بکە بخەمڵێنە تاکو ساغ بکەیتەوە. ئەژمێر بکە واتە کۆکردنەوەکەیان لێدەرکردن ئەنجام بدە، پاشان بخەمڵێنە. بخەمڵێنەش نزیکی دەکەینەوە، کە نزیکی دەکەینەوە ژمارەکان ئاسان دەبن، زۆر بە ئاسانی دەتوانین کۆیان کەینەوە یان لێدەرکردن ئەنجام بدەین. پاشان بەراورد دەکەین ئەنجامی خەمڵاندن لەگەڵ ئەژمێرکردن. دوو ژمارە هەیە کۆیان دەکەمەوە، بێگومان خانەیەکان لەگەڵ خانەیەکان کۆ دەکەمەوە. لێرە 8 کۆی دەکەینەوە لەگەڵ 2 دەبیتە چەند؟ 8 کۆ 2 دەکات 10 بەڵام سفرەکە لێرە هەمووی لێرە نانووسم، تەنیا سفرەکەی دەنووسم، یەکەکەی دەچم لە چێ دەنووسم؟ دەچم لە خانەی دەیان دەنووسم. ئەوجە خانەی دەیان ئێستا کۆ دەکەمەوە، خانەی دەیان کۆ دەکەمەوە، 1 لەگەڵ 1 دەکات 2 2 کۆ 5 دەکات 7 واتە خانەی دەیان بووە 7. خانەی سەدان 5 کۆ 9 دەکات 14 چارەکەی هەموو لێرە نانووسم، تەنیا چارەکەی دەنووسم، یەکەکەی دەینمە خانەی هەزاران، یەکەکەی دەینم لە خانەی هەزاران دایدەنێم. ئەوجا ئەو یەکەی دامنا لەگەڵ خانەی هەزاران کۆ دەکەمەوە، 1 کۆ 2 دەکات 3 کۆ 1 دەکات 4 یان 4 لێرە دەینووسم. ژمارەکە بووە چەند؟ ژمارەکە بووە 4470. ئێستا دێم ئەو ژمارانەی کە هەم بوو یەکەم جار نزیکیان دەکەمەوە، بزانم پاش نزیککردنەوە کۆیان دەکەمەوە بۆ ئەوەی ساغ بکەمەوە کە سەرجەمە ئەو سەرجەمە ڕاستە. دەچم ژمارەکان نزیک دەکەمەوە. 2518 نزیک بکەمەوە دەبیتە چەند؟ دەبیتە 3000. لەبەر چ دەبیتە 3000؟ لەبەر ئەوەی ئەو 5 ڕەنووسەکی گەورەیە، کە ڕەنووسەکە گەورە بوو ئەو 2 1 زیاد دەکا دەبیتە 3 کاتە ژمارەکە دەبیتە 3000. 1952 دەبیتە 2000 لەبەر چ؟ لەبەرەوەی ئەو 9 ڕەنووسەکی گەورەیە، ئەو یەکە زیاد دەبی بە 1 دەبیتە 2000. ئێستا 2000 و 3000 لەگەڵ 1 کۆ دەکەمەوە دەبیتە 5000. کە کۆم کردەوە دەبیتە 5000. 5000 ژمارەکەی ئەمنیش هەم بوو چەندە؟ 4407 واتە ژمارەیەکی گونجاوە، ڕاستە، نزیکە لە 5000، زۆر نزیک نییە بەڵام ناتوانین بڵێن هەڵەمان کردیە زۆر. ئێستا ئەژمێرم کرد، خەمڵاندم، سەلماندم، ساغم کردەوە کە ژمارەکەی بەدەستم هاتیە نزیکە لەو ژمارەی 5000. دەگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری 10 تەماشای پرسیاری 10 دەکەین. چ
چ نووسرایە 6230 کەم 4651 6230 کەم 4651 لێ دەرکردن لە خانەی یەکان دەست پێ دەکەم سفر یەکی لێ بڕوە نابی سفر بچووکە یەک گەورەترە لەبەر هەندێ دەچم لەو سێیە یەکێک دەینم دایدەنێم لە تەنش سفرەکە ئەوەی ڕاستی بی دەی دێنین سێیەکەی خورد دەکەینەوە دەکەینە سێ دەی دەیەک لەو دەیانە دێ لەگەڵ ئەو سفرەی دەبیتە دا بەڵام دەتوانین بڵێن یەک ڕەنووسیش دەینین ئەویش هەر ڕاستە ئەو سفرە نەما بووە چەند بوو بە دا لێرە دا ئەوز دەڵێم دا کەم یەک دەکات چەند دا کەم یەک دەکاتە 9 پاشان ئەو سێ نەما ڕۆیشت بووە 2 دەڵێم 2 کەم 5 نابی لەبەر چ نابی چونکە 2 بچووکە 5 گەورەیە 2 کەم 5 نابی دەبی بچم دیسان لەو دووەی خوردی کەمەوە دەیەکی بینم داینێم لەگەڵ ئەو دووەی ببیتە 12 ئەو جا بڵێم 12 کەم 5 دەکاتە چ؟ دەکاتە 7 ئەو دووە چی لێ هات ئەو دووە نەما ئەو دووە بووە 1 چونکە دەی لێ ڕۆیشت بووە 1 دەڵێم 1 کەم 6 نابی 1 بچووکە 6 گەورەیە دەبی لەو 6ەی دیسان یەکێک بینم داینێم لە تەنشت ئەو یەکەی خۆم دەبتە 11 ئەو جا دەڵێم 11 کەم 6 دەکا 5 ئەو 6ش هەر نەما یەکەکی لێ ڕۆیشت بووە 5 ئەو دەڵێم 5 کەم 4 یان 5 کەم 4 یان 5 چواری لێ بڕوە دەکاتە 1 ژمارەکەم بووە چەند؟ ئەوە دابڕینی یەکان ئەوەش دابڕینی هەزاران ژمارەکەم بووە 1579 ئەگەر ژمارەکانی خۆم هەم بۆ یەکەم جار 6230 نزیک کەمەوە دەبیتە چ؟ دەبیتە 6000 چونکە 230 کەمترە لە 500 ئەگەر 4651 کەش نزیک کەمەوە دەبیتە 5000 لەبەر چ؟ لەبەر ئەوەی 600 ژمارە چیان 6 ڕەنووسە چی گەورەیە ئەو 6ەی ئێرە ئەو 4 دەبیتە 5 ئێستا ئەگەر ئەو 6 و ئەو 5ەی کۆ بکەمەوە دەبیتە چ؟ دەبیتە 0 کۆ ناکەمەوە لێ دەرکردنە ببورن 6000 5000 لێ بڕۆ دەکاتە 1000 1 2 3 ئەو ژمارەی ئەمنیش بەدەستم هینا بوو 1579 بوو نزیکە ئەویش لە 1000 کەواتە ژمارەکەی منیش هەر گونجاوە شیاوە ڕاستە گونجاو و شیاو و ڕاستە دەگەڕێینەوە لای پرسیارەکانمان دەتوانین ئێستا پرسیاری نۆ هەروە بە خێراییشی تەڵکەین 4 ژمارەیە بەڵام هەمویان 4 ڕەنووسینە ئێستا شیتەڵیان دەکەین ڕەنووسی یەک لەگەر ڕەنووسی یەک دەڵێن 4 یان 4 کۆ 5 دەکات 9 کۆ 1 دەکات 10 کۆ 6 یەکسانە بە 16 دەتوانین یەکسانەکەی لێرە بنووسین ئەنجامەکەی 16 لێرە دەنووسم بەڵام 16کەی هەمووی نانووسم تەنیا 6ەکەی دەنووسم یەکەکەی دەینم لە خانەی دەیانی دادەنێم کۆی دەکەمەوە لەگەڵ خانەی دەیان ئەو جارێ دەڵێم 1 کۆ 2 دەکات 3
سێ کۆ دوو دەکا پێنج، پێنج کۆ پێنج دەکا دە، دا کۆ حەفت یەکسانە بە حەڤدە، حەڤدە. بەڵام حەڤدەکەی هەمووی نانووسم، تەنیا حەفتەکەی دەنووسم. یەکەکەی دەینم لەگەڵ خانەی یەکان سەدانی دادەنێم. ئەو جارێ دەڵێم یەک کۆ ئەو یەکە دەکات دوو، دوو کۆ پێنج دەکاتە حەفت، حەفت کۆ شەش دەکاتە سێزدە، سێزدەش کۆ یەک دەکاتە چواردە. چواردەکەی هەمووی نانووسم، تەنیا چارەکەی دەنووسم، یەکەکەی دەبەم لە خانەی هەزارانی دادەنێم. کۆی دەکەمەوە، ئەو جارێ دەڵێم یەک لەگەڵ یەک دەکات دوو، دوو کۆ یەک دەکات سێ، سێ کۆ یەک دەکات چوار، چواریش کۆ چوار یەکسانە بە هەشت. ئەوە ژمارەکە بووە 8476. 8476. ئەگەر ژمارەکانی هەم بوو ئەو ژمارانەش هەمویان نزیک بکەمەوە بزانم دەکات چەند، هەروە بە خێرایی. ژمارەی یەکەم دەکاتە هەزار، ئەوە هەزار. ژمارەی دووەم دەکاتە 2000، ئەوە بووە 3000. ژمارە سێمیش دەکاتە 2000، ئەوە 5000. ژمارەی چوارەمیش 4000، ئەوە 9000. کەوابوو 9000یش زۆر زۆر نزیکە لە ئەو ژمارەی ئەم بەدەستم هێنایە 8476. کەواتە ژمارەکەی منیش شیاوە، گونجاوە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و تاوانەی داهاتوو هەر بژی.